باسی شێوازی مامەڵەکردنی کڕیارەکەی لەگەڵ فرۆشیارە و لە هەمان کاتی شار زۆر جار نهێنیەکەیە کە کەسانی فرۆشیار لەگەڵ کڕیارەکانیان بەکاری هێنێت تاوەکو بتوانێت سوودمەند بێ لەوەی کە چۆن شتومەکەکەی پێفرۆشێت چۆن خواردنێکی پێبەخشێت چۆن کاڵایەکی ئاياتێ و لەم نێوەندەشدا زۆر جار باسمان کردووە لە لەو ئابووری هەرێمی کوردستانە بەوەی کە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەر ئابووریمانایە بە شێوازی مامەڵەکردنی کڕیار لەگەڵ فرۆشیارە زۆر جار فرۆشیار ئەوەستێ لەوەی کە ساڵی پار چۆن مامەڵی کردو ئەم ساڵ شێوازەکەیە گۆڕێ بەوەی کە گۆڕانکاری لە موچە و لە بواری ئابووریاکرێت و لە خێزان و دەست پێکات تاوەکو ناو کۆمەلگا بەڵام ئێمە باس لەوە بکەین تا چەند گرنگە لە ئێستەیە ئەو کەسانەی هەڵەسن پرۆژەیە کارێکی تایبەت بەخۆیانە بێت ئەو جۆرە نهێنیانە بدۆستنەوە کە توانن کڕیار بەلای خۆیان ڕابکێشن نهێنیەکان چییە کە تۆ باشترین پێشکەشکەی باشترین خەڵکی ڕوتەیەکان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران قادر وەکو پسپۆڕی ئابووری و دارایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر زۆر بەخێر باسی گرنگترین مامەڵەی تەندروستەکەی کڕیار لەگەڵ فرۆشیارە بیکات لە ڕووی ئابووریۆ ئەبێ بە چ شێوازێک بێت وەو کەسەی کە ببوورە فرۆشیارە ئەبێت تا چەند شارەزایی لە کارەکەی بێ و وەو هوەرش بەکاربێنێ کە فرۆشیار کڕیار بەلای خۆیان ڕاکێش بەڵێ هەدەفی ڕئیسی فرۆشیار لە قۆنا یعنی هەدەفی ڕئیسی فرۆشیارەوەی کە زۆرترین فرۆش بکات و زۆرترین قازانج بکات بەڵام تۆ چۆن زۆرە فرۆشیت و زۆر قازانجەکەیت چگە لەبەری کە ئێمە هەمومان بە دوای قازانجەوەین مهمترین نقطە کە تۆ دەست پێ بکەی بەوەی کە بتوانی زۆرترین فرۆشیارە هەبێ و زۆرترین کەستەما و زۆرترین بەکاربەر یا زۆرترین کڕیار بەلای خۆتە ڕایکێشیت و بتوانی منافسەی ئەوانی تر بکەی کە ئەوەیە تەعاملاتە لەگەڵ کڕیارەکانە تەعاملات چۆنە مەسەلەن ئەو تەعاملاتە نەرمەی کە هەیە مەسەلەن تۆ ئەگەر کڕیارێک چەند کڕیارێک هاتن ئیزعاجیشیان کردی بەوەی کە چەندین لە دوکانەکە تا سەیرەکەن و بەڵام ناشکرن نابێت تووڕەبی بۆچی تووڕەبی چکە ئەمە دوجار یعنی نابێت تووڕەبی لەوەی کە دەستکاری شتەکان ئەەکەن ئەمە تعاملێکی سایکۆلۆژی بەڕاستی زۆر ئابووری نییە بۆچی لەبەرەوەی کە تۆ نەرمووی لەگەڵیانە واتە ناوبانگێکی خراپە نابێت واتە تۆ ئەگەر ڕقبی لەگەڵیانە ناوبانگی خراپە بێت لەبەری کە ئەمە بڵاوبێتەوە بەناو هەموو ئەو کەسانی کە کڕیارەکانی ترە مەسەن هەست مەسەن تۆ بچیت بۆ دوکانێک کەزانی دوکانەکە تەعاملاتی ناخۆشە ناچیتەوە تر تەرکیز دەنگیتە سەر ئەوەی کە سەرەکەی بەرزیان نزمە چکە دوجاری چێکە لەو شانی کە تۆ ئەتراک تۆ جەزبی چی ئەەکەی جەزبی کڕیارانەکەی چییە نرخ زۆر گرانە زۆر گرنگە بەڵام لێرەیە چییە لێرەیە تەعاملاتەکە تۆ خطۆی یەکەمە چونکە ئەگەر هەنێ شتومەکە بێت لە دوکانێکی دیاریکەرەوە بە هەرزانیش بێت بەس کەسەکە ئەوە تەعاملاتی ڕق بێت یعنی هەر لە خۆیەوە مەسەلەن تەعاملاتێکی بەرامبەر بە بڵێن بەکاربەر یا کڕیار زۆر ڕق بێت هەر تااقەت نییە بچیت هەرزانیش بێت کەواتە نقطەی یەکەم ئەو تەعاملاتە سایکۆلۆجیەیە کە تۆ پێویست لەگەڵ وڵاتانە بیکەی نقطەی دومیش ئەوەیە کە بڕاستی ئێمە لە کوردستانەوە زۆر باو نییە کە کاتێک شتێکە لێ ئەکردنەوە یعنی ئەیبەنەوە ماڵەوە بۆ دێنەوە شتێکی بەلاتەوە ئاسایی بێ بە شەرتێ شتەکە زەرەری پێ نەگەیشتوێت ئەمە نقطەیەکی زۆر گرنگە بەڵام ئەمە لە کوردستانە زۆر باو نییە ئەم سیاسەتە مارکێتینە ئەتوانین ماوەی 24 ساعتی بۆ دانی بڵێ لە ماوەی 24 ساعتە بۆم بێنەرەوە ئەمە زۆر گرنگە لەبەری کە وا لە کڕیارەکە کە بە شێوەیەکی سیقە پێکراوە بچێ شتەکە بکڕێت چونکە دوجارە ئەگە هەر زۆر شتەکەم بۆ نەبوو یا بە کەڵکم نەها و دوای 24 ساعتی جەرمەوە بەڵام تۆ ئەگەر ئەوە بۆ دانێت و بڵێ ئەگەر بیبیت وەری ناگرمەوە حتا ئەگەر بەکاریش ناتوێت تۆ لە قەراران بە کڕێنی ئەو شتومەکە زۆر دوودڵە بیت و وای لێت ئەتوانە بڵێم لە 6 هەفتەی کڕیاران ترسیانە بێ لەوەی بیکڕن تەنانە دەگەشتەکە هەرزانیش بێت باش دکتۆر ڕیکلامکردن بۆ بابەتەکانی خۆت بۆ ئەو دوکانە پچکۆلەی کە تۆ هەتا ئەو مارکێتە گەورەی کە تۆ هەتا چەندە کاریگەرە بۆ ئەوەی کە زۆرترین فرۆشیار کڕیار بەلای خۆتان ڕابکێشی شێوازی ڕیکلامکردنەکە پێویستە چۆنی بێت چۆن بێکە وا لە کڕیار بکە کە ڕاستە و خۆ کاریگەر بێ بۆ ئەوەی کە بانگی بکە بۆ ئەوەی کە بەروبوومەکانی لێرەیە دوو خاڵمان هەیە لە ڕکلامە طبعا ڕکلام هەر هەمووی بەعام کاریگەری گەورەی هەیە بەڵام ئەم ڕکلامە چێ ئیبێنێت ئەمە قسەکەیە لە کوایە پەخشەکەیت ئەمەیە بابەتەکە مەسەلا لە چی تیڤەکە ئەمری ڕکلامە ئەەکەیت یان لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەیکەی لە تۆڕ لە کۆمەڵاتەکانە قەیدی بۆ داناوی چ کەسێک ببینێ بۆ نمونە خۆتۆ ناکرێت مەسەلەن شتێکی دیاری کراوم با بڵێن
شتێکی دیاریکراومان هەبێت تۆ ڕێنجێک بۆ تەمەنەکاندا ئەنێت یعنی هەموو تەمەنێک ئەو شتە دیاریکراوە ناکرێت کەواتە تۆ لە فەیسبوک و لە ئینستاگرام ئەمانەیە کە کاتێک تۆ ڕێکلامەکەیت مثلەن بۆ کەسێک بۆ فئەیەکی دیاریکراو ئەیکەیت لە منطقەیەکی دیاریکراوەکەیت تۆ ناکرێت دوکانێک هەبێ بچی سپۆنسەری فەیسبوکە و بکەی لە دوهۆکەوە ئاخە تۆ دوکانەکە بچووکە بەگەڵی ئەوە نایە کابرا لە دوهۆکەوە بێت بۆ ئێرە کەسەکە کەستەمەلەکە دەهۆکەوە بێ بۆ ئێرە بۆ تەنها کڕینی شتێک بای 10,000 دینارە شتی وانیە ینی بەڵام ئەگە تۆ معاملێکی گەورە بێ دیستریبیوشن هەبێ ئەن دابشکردن هەبێ بەسەر فەرعیتری هەبێ ئەمان شتێکی ترە کەواتە تۆ استراتیژی ڕێکلام ئەوەیە کە بۆ ناوچە دیاریکراوە و بۆ فئە دیاریکراوەی کە ئێمە هەمانە خاڵی دووەم لە ڕێکلامە ئەوەیە کە مزداقیەت هەبێ مثلا تۆ ئێستا ڕێکلام چییە ڕێکلام کەسەکە ڕاستەوخۆ نایبینێ یا لە تیڤی بینێ یا لە فەیسبوک و یا لە تۆڕە کۆمەڵاتەکان ئینستاگرام ئەمانی ترای بینێ باشە لەمانەیە کە کاتێکی بینێت تۆ چۆن وای لێ بکەی کە ئەم شتەی کە بەو شەوەی کە تۆ باسی ئەەکەیت وا دەرچێت چونکە دوجار کە دوو کەس کڕی و وا نەبوو دوایی فیدباشی خراپە بۆ ئەگەڕێتەوە دوای ڕێکلامەکانی ئیسفادەی نابێت خاڵی سێم ئەوەیە کە مڵێن نرخەکەیت یا نرخەکەی بچەنە مەسەلەن تۆ هەر هەمان شت کە تۆ ڕێکلامی بۆ ئەەکەی گرانتر بێت لەسەر ئاسی بازار خەڵک کەمتریە بۆ لەو بەڵام ئێمە ئەبێ گومان لەوانێ کە ڕێکلام کاریگەریکی زۆر زۆر گەورەی هەیە بەتایبەتی لە دنیای ئێستامانە لەم سەردەمانانە بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکانە زیاتر لە تیڤی یعنی ڕێکلام سەیطرەی کردو بەسەر بازارە و زۆر گرنگە ئەنجا شێوازی دەربڕینی مەسەلەن شێوازی باسکردنی ئەو بابەتی کە تۆ ڕێکلامی بۆکەی ئەمە هەمووی گرنگی تایبەتی خۆی هەیە چۆنی باسەکەیت ئەنجا دوجار هەر ئەبێ ئەو مزداقیەتە و هەبێت کە پێویستە ئەو شتێک کە تۆ باسی ئەەکەیت 100% ئەوە بێ کە تۆ کە تۆ وەصفی ئەەکەیت خۆ ئەگەر دوجار وتموانە بێت ئەو کاتە زۆر بە خراپی بەسەرتا شتێت باشە دکتۆر ئێستا زانی کە بازار کراوێ یعنی کراوەتەوە بۆی کە مەبەستمەوەی ئەوسا لەوانەیە لە زۆربەی شوێنەکانە بەس پیا و کاری کردایە ئێستا خانمانیش هاتوونەتە پێشەوە بۆ نمونە مەباسی شێوازی مامەڵەکردنەکەیت ئێستا کە بچینە مۆڵێکەوە ئەبینی چەند شوێنێک دانراوە خانمی لەسرە بۆز ئەو کاتاگە پیاەک لەوەی لە کاری بکردایە کارێکی زۆر ئاسایشە لە کەڤەریشی مۆبایلەوە دەست پێ بکە لە بۆنێکەوە دەست پێ بکە ئەمانە هەمووی کارن بەڵام تۆ چۆن مامەڵی لەگەڵاکە لەوانەیە خانمێک بۆ سێ سەعاتێک بەش تاقیکاتەوە نەشی کڕێ بەڵام لەگەڵ خانمیشکەیە مامەڵاکە گرفت دروست نابێت بەڵام پیاوێک تەحملی ئەوەی نییە ئەمە تا چەند لە ڕووی مامەڵەکردنی فرۆشیار و کردیارەوە سوود بە ئابوووریەکێنێ و بازارەتوانێ باشی بڕوا بەڕێەوە حتما مثلا ئێستا کە ئەمە ئێستا هەیە طبعا تعاملکردن مە بەسمان چی هەنێت جار هەیە تعاملکردن ڕاستە و خۆیە ئەم ڕاستە خۆیە ئەگەر ببینین ئەوەی ئەو نمونەی کە تۆ باسەکرد مثلا ئەوەی لە مۆڵەکانە هەیە مثلا چەند کابینەیەکی بچوک هەیە و شتی جیاوازی تی ئەفرۆشێت ئەبینی زۆر زۆر بە شێوکی استراتیژی کار ئەکەن ئەوانە یعنی تۆ جاری وایە قسەی لەگەڵاکە 5 دقیقە قسەی لەگەڵاکەیت هیچ حاڵەتێکی سایکۆلۆژی بۆ دروست نابێت کەسەکە و دواییش بەجێ مثلا بەجێ بڵێ بەدڵم نی ئەوانە بەس تێبینی ئەکەین لە دوکانەکانی ناو بازار وانە نەخێر ئەگەر تۆ چارەکێکین بێ لەوانەی سعادون طبعا ئەوە کاریگەریی گەورەی هەیە لەسەر شێوازی تعاملکردن یعنی وال لێ بکە کە تۆ ئەو شتە بکڕیت ئەوە بووکە لە ئەوڵا باسم کرد مەسەلەن تعاملکردن لەگە کەسەمایە ئێمە ئەبینین بەڕاستی ئەوان ئەو جۆرە کەسانە تعاملێکی زۆر زۆر استراتێژیانە ئەکەن لەگەڵ چیە لەگەڵ بەکاربەرانە ئەو شێوازە بزەبت لە نێوان ئەوانە بەڵێ کاریگەری گەورەی هەیە ئەوە من نازانم مەسەلی پیا و ئافرەت ئایا پیا تۆزە تحملی کەمتر بێ ڕەنگە ئەو کارەکەش ئەوە بێ کەسا و پرسیار کردووە لە بازارە لە ناو سنتەری شاری سلێمانیە بۆ نمونە زۆرتر پیا لەسەر دوکانەکانە و زۆرتر پیا تەعاملەکەن بۆیە لەوانێت تەحملەکە کەمتر بێ بەس ئەبینین لە ناو مۆڵەکانە مەسەلەن کە هەیە ئافرەتەکان زۆرتر تەعاملەکەن لەگەڵ بەکاربەرانە بۆیە هێمنترە ڕەنگە ئەو استراتیژە وا بێت ئەو توێژنی زانست سێ لەسەر بکرێت ئایا تەعاملکردنی ئافرەت باشترە لە ڕووی مەسەلەن بەرامبەر بە کڕیارانیانە ئەویان بەڕاستی تاکیدین بەڵام لە ڕوانگەی ئابووریەوە مەسەلەن بەشداریکردنی ئافرەت بۆ سەکتەرە ئابووریەکان زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەگەر مەسەلەی ئافرەت لە ماڵەوە دانیشن مەسەلەن وەکو وایە بێکار بێ و ئابووری یەکێکی لەدەست زابێت کە لە ئابوو لە چارەکی ئابووریەکان بەشداری بکە و بەس بەشدار ناکە کە ئەمە شتێکی زۆر باشە لە دوجارە ئەمە پرۆدەکتیڤیتیە مەسەلەن ئەمە بەرهەمداریە بۆ کۆی گشتی ئابووری باش دکتۆر چەندە گرنگە پێش ئەوەی کە کارێک دابمەزرێنی بیر لە شێوازی کارەکە بکەیتەوە یعنی ئەو کاری کە دای ئەمەزرێنی چەندە گرنگە لەگەڵ شخصێتی توە بگونجێ لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانی توە کە هەتە بگونجێ ئەمە چەند کاریگەرە بۆ ئەوەی کە دوجار کارەکەی تۆ ببێتە کارێک کە سەرنجی ئەو کڕیارانی کەیەنە لای تۆ بە لای خۆیان ڕایکێشی یعنی چەندە کەسەکەی کە کاردا ئەمەزرێنە بیر لەم بابەتە بکاتەوە بەڵێ بەڕاستی تەسیسی بزنس زۆر گرنگە چەند خاڵێکی تیاابێ مەسەن جارە ئەو بزنسی کە تۆ ئەو شتێک کە تۆ ئیفرۆشی چییە
لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە ئایا ڕێگە پێدراوە ڕەنگە ڕێگە پێدراوە بێ مەسەلەن لە ڕوانگەی یاسا بەس ڕەنگە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە ڕێگە پێدراو نەبێت ئایا تۆ هیچ گرنگی بەوە ئەیە کە علاقە کۆمەڵاتەکان تێکچە بۆی کە ئەو پرۆدەکتە ئەفرۆشیت یا شتێک بێت یان خەڵک مەسەلەن تعلیقێکی ناڕاستە و خولێبە ئەمە زۆ گرنگە وەکەوێتەوە سەر شخصەکە بەڵام مەسەلەی ئەوەی کە تۆ تەسیسی بزنسێکی تازە بکەی چەند خاڵێک کە زۆر گرنگە یەکێک لەوانە ئەوەیە کە سعرەکە و نابێت لە سعری بازار لە ئاسی سعری بازاریش بێت ئەبێت نزمتری لە سعری بازار مەبەستەکە چیە مەبەستەکە ئەوەیە کە تۆ ئەگەرت هەوێت سیقەی بەکاربەر بەدەست بێنین قۆناغی یەکەم ئەوەیە کە ئەبێ نرخدا بەزێنین نرخەکە لە ئاسی بازار کەمتر بێت لەوانێت تۆ پرسیارکە جا باشە لە ئاسی بازار کەمتر بێت ئەی بازار بۆچی خۆی نرخەکە کەم ناکاتەوە بازار نرخەکە کەم کاتەوە لەوانەیە لە زەرەرا بێ یا لەوانەیە لە مایەکاریە دەرچێت بەس ئەو کەسی کە من باسێکم تەسیسی بزنس ئەکات ئەگەر لە مایەکاریشە بۆ مای 6 مانگ ساڵێک بڕوات شتێکی زۆر ئاساییە لەبەری کە تا خۆی ئەناسێنێ بە بازار خۆی ئەناسێنێ بە بەکاربەران چونکە بەکاربەران یەکەم نقطەی یەکەم ئەوەیە کە ثقە هەبێ مثلەن متمانە هەبێت بە فرۆشیارەکە کە فرۆشارەکە ئەم پرۆدەکتەی پێفرۆشێ باشە تۆ بەچی متمانە پێیاکەیت کە تۆ جارە هیچ نەفرۆشتووە بەچی متمانە پێیاکەی بۆ متمانەکەی دەستکاری سعر بکەیت کاتە سعر بێنیتە خوارەوە ئەویش سەرنجی ڕاکێت ئەڵ با بچم جارە تاقیکەمەوە ئەگەر تاقیکردنەوەی تەواو بوو ئەوە کەواتە ئەڵێ من بەردەوام لێرەی کڕم لەوانەیە لە قۆناغی دوای 6 مانگەیەک تۆ سعرەکەی بەرزکاتەوە هێشتا لە ئاسی بازار نیە ئەمە زیاتر ئەتراکتێکا و وردە ئەو کەسەمانەی ئەو بەکاربەرانەی کە ئەچن لە شوێنەکانی تر شتەکڕن لە لای تۆش دەکڕن مەگەر شتەکەی احتیکاری بێت شتەکەی احتیکاری بێ ئەوە مەسەلەی تەوە توانین قازانج بەسەر بسەبێنێ احتیکاری معنای چییە معناوەیە یا بەس تۆ دوو کەسی تر هەیەە ئەم حاڵەتە جیایە یعنی تۆ توانین بە ئاسانی دەستکاری بازار بکەیت و بەبێ ئەوەی کەستەمە چی بکە ناچارە بیکرێت مەسەلەن یەکێکی لەوانە دەرمان ئێستا ئەم سەیدەلیانی کە هەمانە مەسەلەن ئێمە تێبینی ئەەکەین کە یەکێک تازە تەخەڕوجی کردووە سەیدەلەکەی تۆزی دوورە دەرمانەکە هەر عینەن دەرمانە هەرزانترە باشە بەڵام ئەمانە هەنە دەرمان هەیە لە هەموو سەیدەلێک نییە لەبەرەوە بە ئاسانی ئەو سەیدەلانە ئەتوان احتیکاری بکەن مەسەلەن لە باتەوەی کە شتەکە بایی 100,000 بتوان بیفرۆشن بە 120,000 لەبەری لە سێ شوێن هەیە خۆی ناشبێم گۆڕانکاریە خۆی ناشبێ وا بێت ستانداردێکە بێ سیستەمێ بێ کە هەمووی بە یەک نرخە و بابەت حتما ئێستا حتا لە وڵاتان لە بەریتانیا مەسەلەن نرخێکی دیاریکرای بۆ داناوە لەو نرخە زیاتر نابێت لەبەرەوەی کە کەسەکە ناچارە بیکڕێت بڵێ بە دوو وەرەقەشەوە بیکڕێت بەڵام ضرورية وەکو خواردن وایە لە ئابوووریاتوان غیر هەر هیچ مەجای ئەویتیانە ناچاری بکرێت بڵێ بە وەرەقەی بیکڕی بڵێ بە وەرەقە 50 بیکڕی چی بکەیت ئەمە بەڕاستی ئیشی حکومەتە بەس پێم وابێ لەم ڕۆژانەیان شتێکیان کردووە بەتمان نرخەکەی دیاری بکەن دکتۆر با باسێکی ئێستا زۆر جار باسی کڕیار و فرۆشیارەکەین زۆر جار بار و دۆخەکە ژینگەکەەوە ئاکات کە ئیتر ئەم بابەتە کاڵبوونەوەی پێوە دیار بێ کە ئیتر فرۆشیار ناتوانێت کاڵاکی بەباشی بفرۆشێ و فرۆشی ئەو کەسانەشی کە بەکارهێنەرن باشە کڕیارەکان قەلەقیشان لا دروست بووە وەکو ساڵانی کە مامەڵە ناکەن لەگەڵەوەی کە ڕۆژانە چۆن شتەکانیان بکڕیوە ژینگە و بارودۆخی ئابووری بەتایبەتی لە هەرێمی کوردستان باسەکەم تا چەند کاریگەری هەیە لەسەر هەم فرۆشیار و هەم بەکارهێنەر بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چکە لە ئابووریا ئیندێکسێکمان هەیە پێڵێن ثقة المستهلك مثلا ثقة المستهلك يعني متمانەی بەکاربەر ئەمە زۆر گرنگە کە داتاکان ماگانە لە تەمان بەداخەوە لە ئێمە ئەو داتانە نیە لە وڵاتانی پێشکەوتوو ئەم داتانە ماگانە دەرەچێت بۆی تەقییمی ئابووری پێ بکەن کەمبوونەی متمانەی بەکاربەر یەکێکە لەو معیارانی کە زۆر خەتەرە متمانەی بەکاربەر چییە متمانەی بەکاربەر ئەوەیە نەک مثلا فێڵیان لێ کردبێ و سەخەڵک واتێ ئەگەر ڕەنگەواتی بڵێن فێڵیان لێ کردبێ و متمانەی بە پرۆدەک بەرهەمەکان نەبێت نەخێر متمانەی بەکاربەر صرف پەیوەندی بە ئابووریەوەیە ئابووری چی مثلا کەسەکە پارەی هەیە بەس ئەبینێ کە شەڕێک هەیە لە وڵاتێکی ترە ئەڵێ بە ئەم پارەیە دانم یا ناخۆشیێکی لە ناو وڵاتەکەی تۆیە پارەکەشی دەسەکەی بەس وەکو جاران خەرجی ناکە بەشێک لە پارەکەی لێتەوە تەم کە خەرجەکانی کەم بووە واتە خواست کەمەکە خواست کەمی کرد بازار چالاکیەکانی کەمە بێت کە چالاکیەکانی کەم بوو واتە فرۆشیار قازانجی کەمە بێتەوە قازانجی کەم بووە بەڕاستی بەشێک لە فرۆشارانە ببێنە دەرەوە لە بازار کە قازانجی کەم بووە ناتوانێت تەختی هەموو ئەو کریانە بکە ئەو مثلا قازانجی بەڕادەیەک زۆر کەم بێتەوە دو سێ مانگ بەردەوام بێت دوای بێدای دوکانەکەی ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ماکرۆ ئیکۆنۆمیکە اقتصادی کولیە ئەوەیە کە کاریگەری ئەزمەیەکی ئابووری ڕوویاوە و تەسیریی لەم خەڵکە کردووە یان بێمتمانەیەکی خەڵک
بەکاربەر ڕوویەوە بەرامبەر بە حکوومەتەکان و دوایی شکاوەتەوە بەسەر کێە دوای شکاوەتەوە بەسەر فرۆشارەکانە بۆ چکە من کە متمانە بە حکوومەت نەبێت متمانە پێ نەبێت کە مانگی داهاتوو بتوانە دامی ئابووری بکات ئەو کاتە چی ئەبێ من ئەو پارەی کە بێمە ئەڵم ئەگەر ئێسامی خەرج بکەم بە مانگێک نابێت ئەبێت دابەشەکەم بۆ سێمان کەواتە خەرجەکانم کەم بۆ کەواتە فرۆشارەکەش کەم بۆ کەواتە فرۆشارەکەش فرۆشتنی کەم بۆ کەواتە تاجرەکەش ئیسراداتی کەم بۆ کەواتە گومرگی حکوومەتیش کەم بۆوە واتە ئابووری ئەچێتە چەقبەسووی ئەچێت یعنی ئەوەی پێڵن سلۆ داون ئەبێ ینی زۆر خاو ئەبێتەوە و دوجار ئەگەڕێتەوە بە شێوکی زۆر سلبی ئەکرێتەوە بۆ حکوومەت مثلا لرجاء ويك استرادات كما بيتوا صادرات كما بيتوا يا برمناني معامله كان كبيتوا بك ام صليبي خصونه السر او كاتنات وانا صليبي ام خاصه بيظل بكام ممكن كاتو دهات حكمتش كما بيتوا واتا كوي قشتيكا ابو كان باقتصادي جزئي باقتصادي كلي همي بشكايو يتدواجر بتشيبكات حكمه خوي تدخلي بازار بكاتو كوي لاوروبا امريكا هي براسي زور باشا دكتور ريك بوشي خاون كار بوني خوش گرنگیدان بخوي بە هەمان شێوازی مامەڵەکردن و گفتوگۆکردن لەگەڵ ئەو کەسانی کە سەردانی دوکانەکەی ئەەکەن کاریگەرە بۆ ئەوەی کە سەرنجی ئەوانەی کە شتی لا ئەکڕن کڕیارەکان زیاتر بەلای خوا ڕابکێشە بەڵێ بەڕاستی یەک بۆشی و ئەوەی کە با بڵێن وەکوتە بۆنی خۆشەوەمانە ئەمە حاڵەتێکی سایکۆلۆجینە ئەمە حاڵەتێکی مەسەلەن ئای کۆنتاکتە مەسەلەن تۆ سێری ئەەکەیت شتەکە لە دوورەوە ئەبینی بەڕاستی لە وڵاتی ئێمەیە زیاتر مۆڵە گەورەکانی یعنی یەک پۆشیان هەیە مەسەلەن دوکانێکی تایبەتی هەبێت یەک پۆشیان نییە بەس خۆیان گرنگی پێ نایە بەڵام نازان حاڵەتێکی سایکۆلۆجی بەدەر لە یەک پۆشیەکەش ڕێک پۆشی یعنی چەندە گرنگە کە گرنگی بە تەواوی خۆشت بدەیت بۆ کاتێک کە ئەچیتە سەر کارەکە چونکە ڕەنگە ئەم بابەتانە تا ڕادەیە کاریگەری دروست بکات لەسەرەوەی کە ئەگەر کڕیارێک هاتە دوکانەکەی تۆوە نەتوانێت یعنی ئەو بابەتە لە تۆ بڕیا خۆت هەنێجار ڕەنگە تۆ وەسفی بەرهەمێکی خۆتی بۆ بکەی کاتێکە بە ڕواڵەت خۆت ئەبینێ ئەڵێ بۆچی ئەم بەرەمانی کە ئەمەنە باشە ئەم ڕیکلامێکی جوانی بۆ ئەکا بۆ خۆی بەکاری نەهێناوە ئەمە چەندە گرنگە کاریگەریشی گەورەی هەیە لەسەری مەسەلەن ئەو تەمان ئەوەی حاڵەتی پێشووکە باسمان کرد حاڵەتێکی سایکۆلۆژیا بوو کە چۆنێتی قسەکردن و بەڵ حاڵەتێکە بە بینی ئەبینێت لە دوورەوە ئەبینیت کە لە دوورەوە ئەبینی یەکسە قەرار ئەیت یعنی زۆر لە کەستەمەکان قەرار ئێن ئایا کەسەکە وەکو وەڵێ جگەل یەک پۆشەکە ژوک و فەرمووت ڕێک پۆشەکە زۆ گرنگە هەر کەسێک ئەگەر بەرهەمەکانیشی زۆ باش بێت ئەگەر ڕێک پۆش نەبێ و مەسە زۆ شپرس بێت لە ڕووی جلو بەرگەوە حاڵەتێکی سایکۆلۆجی زۆ گەورە ئەکاتە سەر کڕیارەکان چۆن کڕیارەکان سەری یا مەسەلەن ناو شۆپەکەی ناو دوکانەکەی زۆ گرنگە ینی پەرش و بڵاوی و ئەوانە کاریگەریکی زۆ خراپ بکاتە سەر چی سایکۆلۆژیای کڕیارەکان چونکە کڕیارەکان یەکەم جار بە چاو سەیرەکەن دوای بەجۆ کەلیمەکانی ئەبەستن بزان تعاملاتی چۆنە ئەم دوو حاڵەتە زۆ گرنگە یعنی بەدەر لەو حاڵەتەی کە کەسەکە ئایا پارەی پێ بێ پارەی پێ نەبێت ئەم حاڵەتە زۆر گرنگ و کاریگەری گەورە ئەکات ڕەنگە ئێستا ڕیسێرچی لەسەر بێت هەرچەند ئەو حاڵەتە لە دەروی ئابووریە مەسەلەن حاڵەتێک نییە مەسەلەن حاڵەتێک زیاترە چێتە شێوازی مارکێتینگکردن ئەم حاڵەتە ئەگەر ڕیسێرچی لەسەر پێ تاکیدم لەوەی کە لە 150 کاریگەری لەسەر کڕیارەکان ئەبێت بۆی کە قەرار لەسەر کڕینیا چون بۆ دوکان بەنیانە بەس حاڵەتێکی تریش هەیە لە ناو مارکێتینە هەیە ئەوەیە کە ئەبینین ئێمە لە ناو ئەو مارکێتانی کە بە تایبەتی خواردنە فرۆشن مەسەلەن داناوە هەنێک لە شتەکان سعرەکانیان زۆر هەرزانە بۆ نمونە هێلکە بە سعری جملە ئەفرۆشن بەڵام شتەکانی تر نا بەڵام کە یەکێ گێت ئەڵێ هێلکەکەی هەرزانە و بابچم هێلکەکەی لێ بکڕم کە ئەگەڕێنەوە بەناو مارکێتەکەیە ئەبینە شتی تریتیای لاوانەیە دوو شتی تر ببینێت یا بە عام دوکانەکەی ببینێت یا شۆپە گەورەکە ببینێت یا مارکێتەکەی ببینێت ئەو کاریگەری گەوری ئەبێ بۆ سەر هینەکە هەنێ جار ئەو استراتیژیش بەکارێنن وابزان مەسەلە لە کوردستانیش ئەو استراتیژە هەیە بە تایبەتی کۆمەلگای ئێمە چونکە زۆر کۆمەڵایەتین لەوانەیە لە مامەڵەکردنیشمانە ئەمە دروست بێگەر بیکەین ینی زۆر جار بەرکەوتنمانەیە چیتە دوکانێک خێزانێ ژنومێردێک مناڵێکیان پێ یەکەم جار دوکانارەکە بەر لەوەی باسی شتەکانیکە نوقلەکەیە بە مناڵەکەی دوو ئاوەیە بە ژنومێردەکڵێت و جاری دانیشن ئەمە نهێنێکی خۆیەتی بەکارێنێ ئەنجا بتوانێت کاڵاکەی خۆی بفرۆشێ ئەمانە تا چەند کاریگەری هەیە بەڵێ ئەوە کاریگەری زۆر گەورەیە لەبەری کە ئێمە بەڕاستی تۆزە کۆمەلگای ئەمە مجاملە وشتی وای تایە ئیتر باش بیا خراپێ وایە ینی ڕوخۆشەکە بزڵت کاریگەریە ئەجا ریسپۆندی تۆ وەڵام دانەوەی تۆ بۆ خەڵک مەسەلەن وەڵام دامنەوەی تۆ مەسەلەن کەیت ئەڵێ سپاس ئەبێ دوو جار سپاسی بکەیت بە دوو کەلیمەی جیاواز سپاسی بکەی بۆی کابرا هەز نکات کە ئەمە جوابی نایەنەوە مەسەلەن ئەمە کاریگەری زۆریە چونکە سایکۆلۆژیای تاکی
خۆمان مەسەن تاکی کورد ئەوەیە کە تۆ قسەی کرد ئەبێ کەسەکە بە جوانی جواب باتەوە نەک بە زمانێکی هێواش جواب باتەوە ئەمە لەوانەیە خەڵک بڵێ ئەمە چینێ بەڵام ئەمە کاریگەری گەورەی هەیە کە تۆ بە دووسێ ئەو بە کەلیمەیەک سپاس کە تۆ بە دووسێ کەلیمە جوانتر جوابی بێتەوە خۆمان لە بەدەم و لە بس بە لەگەڵ خۆمان وڵێ ئەوە زۆر زۆر گرنگە چونکە نەک بۆ ئەوەی کە تۆ شتێکی لێکڕی لەوانەیە بای 250 دینار بە 500 بێت ئێستا باش ئەم هەموو مجاملە و ئەم هەموو سپاسی بۆ بکەم بەڵام ئەمە دوجار گەڕانەوەی هەیە چون ئەم کڕیارە ئەچێتە دەرەوە دوجار بۆ دەگەڕێتەوە و دوجار مثلا وەصفی دوکانەکەی تۆ کە ئەڵێ تەعاملاتی خۆشە من چەند کەسمان بینیوە کە ئەڵێ ئەم دوکانە تەعاملاتی خۆشە تە گوێ بۆ نان سعرەکەی تۆزە گرانتر بێت تۆزە هەرزانتر بێت ئەمە هەر لە دوکان و شۆپیشانیە لەو ئەو کەسانەش هەیە کە تەعاملا یعنی ئیشوکاری پیشەیی ئەکەن مثلا لە فیتەرێکە هەیە مثلا لە سەرتاشخانەیەکە هەیە مثلا لە خواردنێکی خۆش لە نانخواردنێکە بەزەبێت لەمانەیە ئەمەی هەیە بەس ئێمە زیاتر باسی شۆپەکەین زیاتر یا باسی مارکەتەکانەکەین زیاتر باسی ئەگەرنا لە هەموویە هەیە مەسەلەن دەستەکان خۆش بێت. سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.